هيئەی تحلیلی شام لەناو خودی دیمشق و حەڵەبە ئەنوا تاوانکاری و سەربڕین و کوشتار و فشارهێنان بۆ سەر خەڵک، فشارهێنان بۆ سەر ژنان، فشارهێنان بۆ سەر ڕۆشنفکران، فشارهێنان بۆ لایەنی سیاسی، بەڵام تەعتیم ئەکرێ، واتە داپۆشرێ، نایڵن دەرکەوێ، نایڵن میدیاکان یا بەش جۆرێک وێنە بگیرێنی لە ژێر و ئەنوا شتیان هەیە. ئەمە ئەگەر خۆشمان نەیبینین و یا بڵاو نەبێتەوە، بەڵام واقعەتی ئەم پێکهاتەیە بە ئاسانیەوە سەلمێنێ. پێکهاتەیە کە هێزێکی ئیسلامی سیاسیە و مێژوویەکی تاریک و ناخۆشی هەیە لەگەڵ تەعامل لە شوێنانی کەتیا بووە چی گۆڕاوە لە پێکهاتی ئەو هێزە سیاسیە، لە پێکهاتی ئەم هێزە سیاسی ئیسلامیە واقعەکە گۆڕاوە کە ناتوانێت جارێ ئەوام پەلەی نیە لەوەی کە مامەڵێکە. ئەگەر سوڵی سووریا جێگیر بێ نەتایجەکانی بینین کە چ درۆندێگەبێ ئەگەر بتوانێت بە تایبەتی کە من پێم وایە ئیسلامی سیاسی دۆخەکە بە جۆرە هاتووتە پێشەوە کە ئیسلامی سیاسی نەتوانێت بە ئاسانی بەو شێوەیە گەشە بکات.